إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد. ذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد. من كان همه الآخرة جمع الله شمله وجعل غناه في قلبه وأتته الدنيا وهي راغمة. دفرمي هركسيك همي آخرة بيت رزقاربوني بالله تربوني خوا رضواني خوا بدزبيني دائما أو غميه لبيشابي أو هميه بيو إيشي بو بكهوري بو بدات خوای رب العالمین کارەکانی بۆ گرداری دەکا و کارەکانی بۆ ئاسانەکە. هەر کەسێک هەممی هەوڵی ئاخرەت بێت ئیش بۆ ئاخرەتی خۆی بکا ئیش بکا بۆی کە لە قیامەت ڕزگاری بێ ڕضوانی خوا بەدەستبێنێ و بەهەشتی خوا بەدەستبێنێ و ئیش بۆ کاری خۆی بکا هەممەکەی بۆ ئاخرەتێتی و دائیمەن ئاخرەتی خۆی لەبیرە قیامەتی لەبیرە ئیشی بۆ دەکا مەشغوڵ و سەرقاڵی کارەکانی قیامەتێتی. خوای رب العالمین کارەکان دنیای بۆ ئاسانەکات ئیشەکان دنیای بۆ گرداری ئەکات ئیشەکانی بۆ کەمەکاتەوە ئیشەکانی پەرتەوازە ناکە زوو ئیشەکانی دێنە دەست ڕێگەی کەسابەتی بۆ ئاسانەکە بەرەکەت ئەکاتە کاسبەکەیەوە ڕزقی حەڵاڵی واسع دەکات و دەوڵەمەنی ئەخاتە دڵەکەیەوە دڵی مطمئین دەکات نفسی ئیسراحەت بێ ئەدات. سبحان الله لەبەر ئەوەی کە ئیش بۆ ئاخرەتی دەکا و هەممی قیامەتی خۆی دو خۆی ڕزگارکە خوا دنیای بۆ بچووکە کاتەوە ئیشەکان دنیای بۆ ئاسانەکە ڕێ کاسبی بۆ ئاسانەکە ئەو کاسبی کە دەیگە کەمیش بخوا بەرەکەتی بۆ تێدەکات ئیشەکانت گرداری دەکە پێ و مەشغوڵ نابی بە دنیای ڕابکەی زیاتر مەشغوڵ قیامەت ئەبێت ماندوو نابێ و حەسوودی بە خەڵک نابە منافەسی خەڵکی بکە بۆ خوا دڵی دەوڵەمەندەکە دڵ نفسی تێر ئەکات قەنوعی دەکە بە بەشی خوا بە ڕزقی خوا چی نعمتێکە خوا بدەداتیە لاشت ئیسراحەت ذهن و مێژگی ئیسراحەت ئەوانەی خەڵک ڕائەکە بە دوای دنیا تۆ ڕائەکی بۆ قیامەتەکەت ئەو دنیای کە قەد نابڕێتەوە ئەو بەدەست بێنیت نەک ئەم دنیا فانەی بەجێ دێڕی خەڵکی تر ئیبات. چەند جوان ئەو فەرموودی ڕەسوولی خوا صلی الله علیه وسلم پاشان فەرمووی ئەوە نییە لە دنیا دانیشێ بە برسە نە وەئەتەته الدنیا وهی ڕاغیمە دنیاش خۆی بە دوایە دێ بەلوچکاوی دنیا خۆی دێ بە دواتە دنیا بە دوای ڕاکەی نازەکات هەر ڕائەکات بە دوای ڕامەکە پشتی لێ بکە ئەو بە دوای تۆیە دێت دنیا ئەو تەبیعەتێتی بە دوای ڕا بکە قەت تێر ناخۆی نازەکە هەچەر ڕاکەی پێ ناگەیت وەختی ئەزانی پیر بووی تەمەنت گەورە بوو هیچ حاصڵ نەکرد بەڵام پشتی لێ بکە بڵێ تۆ ناوێت تۆ موەقەتی تۆ بڕۆ ئەو بە دوای تۆیە دێت دنیا ئەوهای تەبیعەتی دەفەرمێ دنیا بە دوایە دێ واتە خوا دنیای بۆ زەلیل دەکات دنیای بۆ مسەخەر دەکات ئەسبابی عەیش و ئەسبابی ڕزقی بۆ ئاسانەکە ماندوو نابێتیەوەی کەمیش بجولێ لە خەڵک خۆشتر دەژێت. سبحان الله مادەم مەشغوڵ قیامەتە خوا ئەوەی بۆ ئاسان دەکات ڕضوانی خوا بەدەست بێنێت. پاشان فەرمووی ومن كانت نيته الدنيا فرق الله عليه ضيعته وجعل فقره بين عينيه ولم يأته من الدنيا إلا ما كتب له. رواه الإمام أحمد في مسنده رحمه الله. أم فرموديت لسان رواية كتير هاتوا سان صحابتي جرانتوا دفرميه هەر کەسێکش لە دنیادا تەنها نیەتی دنیا بێ بەس مەبەستی ئەوەی دنیا خۆی خۆشکە بەس مەبەستی دەوڵەمەندی بێ و پۆست بێ و لەزەت و خۆشیەکان دنیا بێ هەوڵەکەی بۆ ئەوەیە جوم و جۆڕی بەس بۆ ئەوەیە ئەی کوا علمت کوا عیبادەتت کوا قورئان خوێندنت کوا هەوڵ و منفعەتت بۆ ئاخرەتەکەت ئاودان کردوتەوە ئەوانی زۆر لاوازە یان نیەتی یان زۆر لاوازە ئەی بۆ دنیا زۆر زیرەکە بۆ دنیا هەر کەسێک نیەتی ژیانی دنیا بێ لە دنیادا دەژێ بۆ دنیا ئەژێت کوڕی دنیایە کوڕ ئاخرەت نییە هەوڵەکانی تەنها بۆ دنیایە فرق الله عليه ضيعته خوا ئیشەکانی پەرتەوازە ئەکات هەر ڕائەکە ڕۆژە بێتەوە ڕائەکە چۆن میێر لە ڕۆژە بێتەوە هەر تا تاریکی هەر ڕائەکە بەم لایە بەو لایە نان خواردی لە کاتی خۆی نییە فرێنێش جەماعەت ناکەوێت هەر ڕۆژی لە شوێنەکە بۆ لە خۆت کردو بۆ خاتری خوا ڕزقەکەت معلومە ئەمە چییە تۆ ئیکەیت هەر ڕۆژ دەستی لە کونێکە لە سەد ئیشە خۆی بەشدارەکە بەڵام بۆ دینەکەی ئەلەی کۆرە بۆ دینەکەی ئەلەی گۆجە خوای تەعالە وای لەکە مادام بۆ دنیا ئەژیت هەم و غەم و پەژارت بۆ دنیایە و ئەسەف و حوزنت بۆ دنیایە خوا ضەیعەت و ئیشەکانتی پەرتەوازە کردووە کورد دەڵێ نانت بە دۆ ناگە هەر ڕائەکەی زۆریشت هەیە وەک فەقیری ڕوایی
زۆرت هەیە وەکو حەماڵێک و کرێکارێکی داماوەیەکەوە هیچیان نییە وەک ئەوانە ژیت تۆیەکی بوونە وەکو نەبوون بژی تۆش مادەی بوونەت هەیە چی قیمەتێکتانە بوو خەڵک بۆیە ئەرێ هەم بێت ئیسراحەت کەم تۆ هەتە و نائیسراحەتی هاچیت بێت لە ڕەسوولی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەوەی بۆ دنیا بەجێ خوا ضەیعەتەکەی واتە ئیشەکەی ژیانەکەی پارتەوازە ئەکات پارتوبڵاو ئەکات فرێ ناکەوێت بۆ ما ئەڕوا ئەوە تەواو نەبێت دەست بە ما بە ئەویان نقصانە دەست بە ئەوە بە فرێیچە ناکەوێت هەر هیلاکە و هەر تەعبانە و هەر ماندووە بۆ قیامەتی فەرامۆش کرد ئەو حاڵەتی با بجێژێت وجعل فقره بين عينيه خوای رب العالمین فقیری خەتە بینەوە چوانیەوە دایم لە پێشچاوێتی لە برسە ئەمرین ئیش نامێنێت چی بکەین ڕاتبەکەی ئەبڕن ئیش نامێنێت هەر برسەویە هۆ برسیە چروک ڕەزیل درژ بۆ خۆی بۆ ماڵ و منداڵ کەسێکی زۆر بێکەڵک و بێفەڕە ئەوەی بەسەرات خوا فەقیری کردووە خۆ زۆری هەیە لە حساباتی پارە و پول و مڵکی دنیا زۆری هەیە بەس چاوبرسیە چاوبرسیە زۆر چاوبرسیە درژی ڕووی تێکردووە ئەو ڕۆژە ئیسراحەت لە ماڵی خەڵک نان بخوا ئەو ڕۆژە ئیسراحەت خەڵک فەرمووی لێ بکە ئەی خۆت بۆ هەم قیامەتی نییە خوا چی لێ کردووی فەقیرە پێش چاوتدا دایمت چاوبرسیت حسود بەمە بابەوە بە فڵان کەس وای کرد فڵان وای کرد فڵان وا ئیشەکە فڵان وا ئیشەکە ئەی خۆتیش خۆ عیبت نییە الحەمدولله بەس چۆکی ناشکری قیامەتت لە بیر نییە و ئاگەر لە دینی خوا نییە خوا چی لێ کردوویت دەشفەرمی ئەو هەموو ڕاکە هێژ دەکا ئەوە نییە بلەی دەوڵەمەند بێت بەو دەرەجەیە نا دەفەرمی هیچت بۆ نایە ئەوە نەبێت کە بۆ نووسراوە خوا چی بۆ نووسیوی چی بۆ تەقسیم کردووی هەر ئەوەش هەیە ئەوە مهمە خوا قانعت کە و قەنوعت کە بە بەشەکەی خۆی ئەمەی تۆ دەیکی ئەو هەموو ڕاکەیە لاشت ماندوو مێژگ و ذهن ماندوو دوور لە عیبادەت دوور لە نوێژ جەماعەت دوور لە تەڵەبی علم بێ ئاگا بوون لە دینی خوا لە تۆدا هەیە ئەی کوانێ بۆ ئەوەندە ماندووی چیت کرد هیچت بۆ نەهات ئەوەی کە خوا بۆ نووسیویت کەوا بوو موسڵمانی بەڕێز ئاگادار قیامەت بە بەڕاستی قیامەت دار القرارە دار الخلودە قەت نابڕێتەوە هەوڵدە ڕضوانی خوا بەدەست بێنە کار بکە بۆ قیامەت بەڕاستی شۆنکەوەی سنەت پێغەمبەر بە صلی الله عليه وسلم ڕۆژانە لە شەرعی خوا ئاگادار بە و شارەزا بە ئاگاداری حدودی خوا بە لە حرام خواردن بە دوور بە لە کار و کەسابەتی حرام بە دوور بە قەنوع بە بەشی خوای رب العالمین بۆ ئەوی ڕزوانی خوا بەدەست بێنیت منافەسەی خەڵکی مەکە لەسەر دنیا حەسوودی بە خەڵک مەبە لەسەر دنیا دنیا ئەبڕێتەوە و نازت بەسەرا دەکا و ئەگەر بە دوای ڕاکی قەت پێی ناگەی هەر دەڕۆی پێی ناگەی ئەمری و ئەو بەجێ دێڵێت حیفە نوێژی جەماعەت ئەفەوتێنی لەبەر خاتر دنیا ئاگەر لە خوێندنەوەی قورئانەکەی خوا نییە لەبەر خاتر دنیا ئاگەر لە حەق و ماڵ و منداڵ نەبێت لەبەر دنیا ئاگەر لە چاکەکان نەبێت کە فەرضە لەسەر لەبەر دنیا اختیبارکردنە وەختی بۆ تۆ چاکە کە بەدەستی هێنا و لە ڕضوانی خوا بەکاری بێنی ئەمما سەرفت کرد لە حەرام یا بی ئاگا بووی کۆت کردە و ئاگە لە دین نەما ئەوە خەسارەمەند و دۆڕاو خۆتی